الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. عزيزان وخوشەویستان، لە شەوێکی تری جمعەی مبارەکە لە خزمەتی کۆڕ و سڵاوات و ستایشی پێغەمبەری نازدارە سەڵات و سەلامی لەسەر بێ، و لە خزمەت سیرەی پاک و ژیانی پاکە بە تایبەت کتێبەکەی جەنابی مامۆستا الوردة العنبرية في سيرة حوض خير البرية و چەند سیرەیەکی تر کە ئیسفادەمان لێ کردووە لە ژیانی کەسایەتی پێغەمبەرە سەڵات و سەلامی لەسەر بێ. پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ وەفاتی فەرموو، بەڵام ئەمە ئەوە ناگەیەنێ ئاوابوونی خۆری تەمەنی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ ئیتر ئیسلامیش تەواو بوو، عیبادەت تەواو بوو، پەرستش تەواو بوو، ئیطاع و گوێڕایەڵی خوا و پێغەمبەری خوا تەواو بوو. نەخێر، بەڵکو ئاماژەمان پێکرد سەحابە نازارەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باشتر و چاکتر گەرم و گوڕی ڕووی تێکردن و ئەم ئیسلامیان بەبێ سستی و لاوازی و بەبێ خیانەت گەیاندە شەرق و غەرب. خوای گەورە دەزای هەموو ئەسحابەکانی پێغەمبەری نازدار باتەوە سەڵات و سەلامی لەسەر بێ، کە بەڕاستی لە پێناو ئەم ئاینە و گەیاندنی ئەم ئاینە و ڕزگارکردنی بەشەریەتە زۆر ماندوو بوون، زەحمەتیان زۆر کێشا، زێد و خاک و وڵات و ماڵ و منداڵ و ئەولادی خۆیانیان بەجێ هێشت لە پێناو ئیعلا و بەرزکردنەوەی کەلیمەی لا إله إلا الله ومحمد رسول الله صلى الله عليه وسلم، لە پێناو ئەوە کە خەڵکی خوای بە حەق بپەرسێ، دوورکەوێتەوە لە بەتاڵ و لە بتپەرستی و لە خوپەرستی و لە تاوان و لە مەعسیەت، لە ڕیبا خواردن، لە بەدئەخلاقی، لە بەدڕەوشتی، لەمانە دوورکەوێتەوە. ئەمە ئەسحابەکانی نازاری پێغەمبەری خوا لە دوای پێغەمبەر ئاوا بەردەوام بوون. لە باسی کەسایەتی پێغەمبەری خوا و سیرەی پاکە زۆر شتمان ئاماژە پێکرد، بەڵام لە باسی وەفاتەکەیە گوڵبژێرێک ئاماژە پێکەین. پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ لە ساڵی دەی کۆچیە لە تەمەنی 63 ساڵیە لە شەوی دووشەممە 12 ڕەبیع الئەوەل پێغەمبەری نازدار وەفاتی فەرموو، خوای تەبارەک وتەعالا جەزای باتەوە لە برێتی ئوممەتەکەی. ئەم پێغەمبەرە نازدارە سەڵات و سەلامی لەسەر بێ تەبعەن لە پێش وەفاتیا چەند وتارێکی دا و چەند ئەمر و کار و فەرمانێکی دا. تەبعەن ئێمە ئەبێ سەرنجێکی ورد بین لەم وتارەی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ. لە پێش ئەوەی کەوا پێغەمبەری خوا وتمان نەخۆشکەوێت، جێشێکی ئامادە کرد کە بەرەو ڕۆم بڕۆ. ئەو جێشە تەبعەن ئوسامەی کوڕی زەیدی کرد بەس قائد و سەرکردەی ئەو جێشە. ئەو لەو کاتا کۆمەڵی خەڵق ڕەخنەیان گرت کە ئوسامە تەمەنی 17-18 ساڵە و تەمەنێکی مناڵی هەیە لە چاو حەزی ئەبوبەکر و حەزی عومەر و حەزی عوسمان و حەزی عەلی و ئەو سەحابە بەڕێزانەی ترا بۆ پێغەمبەر ئەمەی داناوە. تەبعەن پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ پێمانە فەرمێت: من استعلى رجلا من عصابة وفيهم من هو أرضى لله منه فقد خان الله ورسوله والمؤمنين. رواه الحاكم وصححه. ئەمە ئەگەر کەسێک هەر کەسێک پیاوێک لەناو کۆمەڵێکە، لەناو مجتەمەعێکە، لە شارێکە، لە دەیەکە بکاتە کاربەدەستی ئەو کۆمەڵگا، ئەگەر تایە بێ لەو باشتر و چاکتر ئیهمالی کرد بێ و ئەوی داناوە کەسێتری دانابێ، بەڕاستی خیانەتی کرد لە خوا و لە پێغەمبەری خوا و لە مسلمانان. ئەمە ئەوە ناگەینە پێغەمبەری خوا خیانەتی کردێت. ئەم کەسە شیاوی ئەو کارە بووە بۆیە پێغەمبەری خوا دایناوە، بۆ ئەو کارە شیاو بوو. ئەیناوتمان بۆ جێنشینی خۆی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ هەموو ئاماژەکانی حەزی ئەوبەکر سیدیق بوو، قبول نەبوو هەتا حەزی عومەری بەرنمێژی بکات ئیلا ئەوبەکر نەبێت. یعنی ئەمە ئاماژەیە کە پێغەمبەری خوا فەرموویەتی لە دوای من سەرپەرشتی ئومەتەکەم کێ بیکا؟ حەزی ئەو وەربیکا. بەڵام بۆ مەسئلەی جێشی ڕۆم و هجوم بۆ ڕۆم پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ ئوسامەی کوڕی زەیدی بە شیاو دانا
بۆیە ئەمە ئەوە ئەگەێنێ ئینسان خەڵکی شیاو لە شوێنی شیاوە دابنێ. بۆیە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم كاتك كوال آخر زمان لكن نشان كان آخر زمان أويا إذا وسد الأمر إلى غير أهله فانتظر الساعة أو فانتظر ساعة أو كما قال كاتب بينيتان لناو خلقيكم القادة لنشان كان آخر زمان بينيتان كاروبار أدادة غير أهل خويوا غير خلق الشياوة وأوكارة شاوران قيامت به يا شاوران قيامت بن آزان خوش جان أمرو الروشة خلقي بروفيسور مانه شارزا مانه لبواري خويا لكيمياء لفيزياء لطبابات الدكتورية لعلوم الشرعية لباقي المكان ترى لكاروباري تجارة وبازرقانية لكاروباري آبورية لاقتصادها لكومالاتيا سيركي براسي أو كس الشياوة دان نرى شون الشياوة خلقي بيولوجي دان رابو كشتوكال خلقي كشتوكال دان رابو طبابت خلقي طبابت دكتور دان رابو يعني كاروباري كومالاتي اما براسي اختصاصي خوي نيه متخصص نيتيايا بوي بيغمبري هم نشان اخر زمانه بيغمبري اخوان صلاه والسلام على السبيل لو كاريا حضرت اسامه دانا فرمي اسامه بم كار الشياوه وتولي باو شيكاتو چونغا باوكي لقى حضرت جعفر حضرت ابا عبيده لغزا روما شهيدون اسامه بوي كم قائد يم جيش برا تولي باو شيكاتو كاتب بيغمبري اخوان وفادي فرمو جيش قراوه بۆ ناشنی پێغەمبەری خوا و بەڵام لە دوای وەفاتی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ یەکسەر ڕاستەوخۆ حەزی ئەبوبەکر فەرمی با جێشی ئیسلام بە سەرکردایەتی ئوسامە بکەوێتە ڕێبەرە ڕۆم وتیان قوربان دەم دوایەوە کە حەزی ئەبوبەکر بە خەلیفە و بەیعەتی پێدرا ئاماژەمان پێ کرد لە دوای وەفاتی پێغەمبەر جەنازەی پێغەمبەریان ناشۆ تا حەزی ئەبوبەکر بەیعەتی پێدرا بوو بە خەلیفەی موسڵمانان لەلایەن مهاجرین و ئەنسار و سەحابەوە حەزی ئەوە فەرمی یەکەم کارێ منە یەکەم با ئوسامە و جێشەکەی بەرەو ڕۆم بڕۆ وتیان قوربان ناکرێت لەم کاتە ئەوەتە خەڵکێک لە ئیسلام هەڵگەڕاوەتەوە زەکات نادەن خەڵکێک لە مەسەلە دوورکەوتونە لە ئیسلام هەڵگەڕێنەوە چەندین پێغەمبەری دوورێ نەهاتووە حەزی ئەوە فەرمی جێشێک پێغەمبەر ڕێگی خسبێت ئەبوبەکر پێی هەڵناوەشێتەوە با بڕۆ ئەم جێشە ڕۆی بەس حەزی ئوسامەی کوڕی زەید حکمتی ناردنی ئەم جێشە چی بوو؟ یعنی ئەمە جێبەجەکردنی فەرمانی پێغەمبەری خوایە سەڵات و سەلام لەلایەن ئەسحابی پێغەمبەری خوا یعنی فەرمانەکەی پێغەمبەر نەشکان ئەبێت جێشەکە بڕە فەرمانی پێغەمبەرە سەڵات و سەلامی لەسەر مەهما کان خۆیشیان پێویستیان بە قۆ هێز بێ لەو کاتە حکمەتەکەی ئەوە بوو ئەم هێزە ئەیدا بەلای هەر قەبیلەیەکە ئەیدا بەلای هەر شارێکە بەلای هەر دێیەکە کە ئەم جێشە زۆرەیان ئەبینی بەرەو ڕۆم ئەڕوا بە شەڕ ئیتر ئەترسان لەوەی ئەگەر پاشگەز ببنەوە بەڕاستی بدەن بەسەریانە یعنی ئەمەیش ئەوە حکمەتەکەی بوو کە ئینسانی موسڵمان پێویستە حکمت و هێز و جێشی خۆی لە بەرامبەر کافرا دەرخە وأعدوا لهم ما استطعتم من قوة خوا فەرمێ بەرامبەر دوژمن قووەت و هێزی خۆتان بۆ ئامادەکەن ئەمە خاڵێکی زۆر گرنگ بوو لە وەفاتی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ کە خەڵکی شیاوی لە شوێنی شیاوە داناوە و هەڕەشەی کردو ئەگەر کەسە شیاو نێوە شوێنێک دانرێت خیانەت لە خوا و پێغەمبەر خوا و خەڵکی کراوە و فەرمانی پێغەمبەری خوا جێبەجێ کراوە لەمە و ئاماژەمان بەوە کردمان خاڵێکی تری گرنگتر لەم وەسیەتەکەی پێغەمبەری خوا لە کاتی وەفاتیا ئەوە بوو لەو کاتی نەخۆشینەی پێغەمبەری خوا وەسیەتەکەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بهمو جاري بحزي عائشة كان خوشكو قلكان قل أعوذ برب الفلق وقل أعوذ برب الناس قل الله أحد أي خوان دو فيكر بدسيا وأي هنا بجيان حديث عائشة وكل رقية شرعي أما أعماشها الرقية الشرعي سنتي في غمر إخوائي صلاة والسلام إلى سبي حتى دايكي ما دانا حديث عائشة أفرميت منيش لك نخوشيني في غمرها وامكر أهاتم دستي في غمر إخوام أقرد قل هو الله احد قل اعوذ برب الفلق قل اعوذ برب الناس مرخدو ام كبد فوق ما كبدش في غمر اخوا من هنا يعني في غمر اخوا صلاه والسلام الى السربيه اما اود لك سنته جنو بياو دعاء بسر كتاب خينا يعني انسان دعاء بسر نخوش خينت
مهما كان او دعاء قران يا غير قران حتى في غمر اخوا ما اذن خويندوا سوره فاتحه خويندوا وغير مشي كردوا حتى في غمر اخوا صد الله نخوش فرميتي مثلا او نخوش دسخنا سن نخوش او فرميتي اذهب الباس رب الناس واشف انت شافي لا شفاء الا شفاءك شفاء لا يغادر سقما اما بخاري مسلم سكان روايات كردوا في غمر اخوا شو بلا نخوش هواي كردوا يعني حوجار عند دعاء ترهي بخير بسن خوشا بسم الله اعوذ بكلمات الله التامات من شر ما اجد وحاذره يا اخوي بخير اما سنته حتى امر رقي شرعي نوسينوي دعاء سنته بلام لا قران وحديث تنشت نرى يتمنى شيء وحرام جائزني عبد الله يكري عباس رضا رحمه الله الى السربيه او دعاء واذكار كان بيانا يواران بتايبت اواني كبو تشاوزار وتشاو نفوسه كأمن الله كان أوانك إيزاني البيلة بركة نوانش كنا أنا زاني من ألبون أي نسيو أكيد بس شاني أنا شاني الرأس وسبي أنا بوي كوال أنا تشاو نفوس بدور بن ببركة دعاء كوا دعاء نسين لو هاتوا أنا خوش ويستان وكشون دعاء خلنا الله في غمر هو جيرا وسنا خوشا وسنا خوتا وسنا من دالتا وسنا خيزانتا وسنا خوشا بهمان شو نسينوي دعاش ولا ما وزانان فرميانا سنته وهروها أبو سعيد الخضري رضي الله عنه إلى سربيا جاري اكشن بو منطقه بو جهاد وغزاك لا او منطقه داوا كان جيانا كانوا رئيس قبيلك مار بيوادات لودي غدي تر مار دو بشك غزراوا ين بو خدمتي ام بيوانا كجيانا كانوا خلقي ديكا والله رئيس قبيلك ما مار بيوداوا بياوي تشاك بن نزايا دعاء درمان لا تعني بشكم بيدين تشاك بيتو كيستان لا والله دعاء ما لا دعاء زور عجيب دعاء زور عجيب خير مثلا نخوش شاكا بيتو بلام ام دعاء ببلاش ناكن مقابله هي ببارة وعلماء فرمون سرقلمانا لمو هاتوا سنة انسان كدعاء نوسي هركس دعاء نوسي سرقلمانه بو دانه باش دعاء قبول الله بك اما بارة باكدني وسر قرآن تجارتني وسر قرآن كاتي كابرا اگر خوي داوي كاو دعاء كد بني دعاء باي 500,000 او دعاء باي 600,000 اما دعاء نازان شيء او دعاء اما حرام اين ما وصاك يا او كسك الدعاء كان سو اجازه هي اي نسي خوي داويش ناكا تو قسقل ما هديك بيتي امر سنتيشه بلا منك او جادوغرو ساحر وفالشي متشيخ قول برو دجالاني كامره بناي القران والسنه وكاسفي اكن بارا بياكن آوا دبيا آوا قرآن في آخر عنده والله باي 50,000 دعائك بون الله باي 200,000 مثلا دعاء نازان شيء او دعاء شيء او دعاء من الله امانه ما دام دعوي باري كدو تجارتي بس روكا كذاب دجال دروس نو باركش حرامه بلام اگر دعوي نكر او براسي يا دعوي كردو مثلا زور نبو هيك مش لي ثانيه ام اصحاباني في غمري اخوة صلاه والسلام لسر به سيدكي فرمان انا والله اما دعائك ما لا بلام مقابله ابي اشتك ما منه كانت سيسر مرتان في يدين اللي كان المقابله تشتانه كان دعائك يا اخوان بس نخوشك سيسر مر ما قرك ايوه وكان زور باشا والله ابو سعيد الخضري لقال اصحابه كان هاتن نخوشك كان بينو سوره الفاتحه اخوان بس سوره الفاتحه لكن لو كان سوره الفاتحه الشفاء شافي كافي ام الكتاب فاتحه يعني امانه من هاي فاتحه حفظها اجدنا بها سوره الفاتحه اخوان بس نخوشك تشاقبوها الم لجانا مع اتر او ابو مره كان الوقت سي سر مره الوقت هندێک لە سەحابە كان فەرمیان بەخوا کارێکی باشتان نەکردەوە کارێکی خراپتان کردو چۆن بەهۆی قورئان و پارەوە ئەسیان و دوعا چۆن پارەی هەیە ها ئەم ڕەخنانە کارێکی باشتان نەکردو ئەمانە هاتن بۆ پێغەمبەری خۆیان باس کرد پێغەمبەری خوا چی فەرموو فەرمی بیدعەتان کردووە فەرمی حرامتان کردووە فەرمی دەجالن فەرمی دەجوجەردن فەرمی نەخێر پێغەمبەری خوا فەرمی قد أصبتم اقسموا واضربوا لي معكم سهما وفي رواية إن أحق ما أخذتم عليه أجرا كتاب الله رواه شيخان في غمري خواه فرمي كاريكي زور باشتان كردوها جاري لو سيسر مرة ورتان كردوها دا بشي المسير خوتان أو بشي كجدان بو
پێغەمبەرەکەتان پێغەمبەری خوا فەرمی بەشێکی بۆ مندانە اینجا لە ڕوایەتە فەرمی پێغەمبەری خوا فەرمووی ئەو حەق و ئەوەی کەوا حەق بێ و ڕاست بێ وەرتان گرت بێت ئەوەیە کەوا لەسەر ئەو کتابی خوا پارەتان وەرگرتووە ئەو حیوانەتان وەرگرتووە بۆی عولەما فەرموون ئەوە ئەگەر ئینسان ئەگەر قورئان فێرکردن مەسەلەی مامۆسایەک بگرێ قورئانی فێرکە و پارەی باتێ ئەمە مەسەلە ئەو پارە وەرگرتن مامۆساکە وەرەگرە حرام نییە هیچ مشکلەیەکی نییە یا مەسەلەی کابراکە لە تەعزیە خوێنێ بەڵام بە بکو ئەرزم کرد بە ویژدانی کات بە تجارەت و کاسبی کابرا شتێک وەرەگرێت ئەمە حرام نییە کابرا دوعاەکە کاو شتێک وەرەگرێت حرام نییە بەڵام بە مەرجێک نەیکا بە کاسبێکی مستەقیل و خۆی پێ بژێنێ و یا وای لێ بکا مەسەلە بێتە باعیسی ناشندی ئیسلام و پارەی زۆر داواکە ئەمانە ئەمە عولەما و زانان ئەفەرموون لەم وەسیەتنامەی پێغەمبەری خوا لەم نەخۆشەی پێغەمبەری خوا ئەومانە بۆ دەرەکەوێ دوعا خوێندن ڕوقی شەرعی هەیە و سونەتە ئینسان خۆی بیخوێنێ پێیا بخوێنن بینووسن بۆی حتا مەسەلەی سەرقەڵەمانە بە ئەمانە هەر هەمووی دروستە یەکێتر لە ئەوەی کە ئاماژەمان پێ کرد لە وەسیەتنامەکەی پێغەمبەری خوا و لە نەخۆشینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوە بۆ حەزی ئەو بەکری دانا بە کۆمەڵ ئاماژەکە ئاماژەمان پێ کرد ئەمە ئەبێ بزانین کە حەدیثەکان و فەرمایشتەکانی پێغەمبەری خوا کارەکانی پێغەمبەری خوا بیا حکمت نەبوو حەزی ئەو بەکری کرد بە خەلیفە و ئەو زاتەیش نەبوایە بە خەلیفە لە دوای ئەو ئیسلام شەوی ڕێتیەک بەڵام پێغەمبەری خوا خۆی زانێت کێدانێ ئەو ئەرزم کردن ئەصحاب هەمویان بەڕاستی کوێتیان و کوێر بوو تیانە لاڵ بوو تیانە و تێک چوو بەهۆی مردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڵام حەزی ئەو کرد قایم بوو بە قوت و بەهێز بوو لەگەڵەوەشا و تارێکی جوان ڕێگوپێکی دا و ئەصحابەکانی هێور کردەوە و لە دوای ئەوەش جێشەکەی نارد و لە دوای ئەوە تریش ئەوانەی کە هەڵگەڕانەوە هەڕەشەی توندی لێکردن فەرمیێنەوە ژێڕکێف ئیسلام یان جیهادتان نەکەم ئەمە قوڵ غیرەتی گەڕێت بوو بۆیە حەزەتی ئەوبەکر دانرا پێغەمبەر داینا ئەمە ئاماژەکانی پێغەمبەر بۆ ئەمڕۆژە بوو بۆی کە ئیسلام برەو پێ بدرێت ئیسلام بگاتە شوێنی خۆی لە پێغەمبەر ڕەحمەت للعالەمینە ئەنجا ئازیزان و خۆشەویستان یەکێتر لەو وەسیەتانەی پێغەمبەری خوا و گوڵبژێرێکی زۆر گرنگە لە وفاتی پێغەمبەری خوا دەرەکەوێ پێغەمبەری خوا لە وەسیەتنامەکەیان فەرمی چی لە کاتی وتارەکە ئاخرجوا المشركين من جزيرة العرب مشركين دەرکەن لە جەزیرەی عەرەبە چونکە خوا فەرمێت إنما المشركون نجس فلا يقربوا المسجد الحرام مشریک پیسە عقیدان پیسە باوەڕیان بە نزیکی مزگەوتی حرام بەیت الله و کەعبە نەکەونەوە بۆی عولەما هەندێک ئەوێن بەس لە مەکە و مەدینە دوور بن ئەیناتر لە وڵاتی ئیسلامیەوە شیلێک نییە بەڵام ئەمە زیاتر کافری حربی و مشریکەکان ئەگرێتەوە کە محاربە مسلمانان ئەکرد بەڵام بەداخەوە ئەمڕۆ نەوەکانی ئیبن سەلول و ئالی سەلول سەیرەکەی میهراجانی سەگەکرێ بۆ مشریکین و کافر و گاور و جوولەکە لەم کاتێککە مسلمانان ئیمانداران ئەهلی غەزە و فەلەستین تۆپبارانەکەن سوتما کراون هەتی منداڵان هەتیو کراوە ژنیا بێوەژن کراوە تەحدای ناموسیان لێ کراوە ئەو میهرجانی سەگەکە کافر و مشریکی نێتە وڵاتی حەرەمەوە وڵاتی مسلمانانەوە و لەگەڵ ئەوەشا تەمسیل و فلیمیان بۆ دەرەکە و میهرەجانی مفسیدین و ممثل عالمەکان مەسەلە لەوەیەکە بەڕوت و قوتی بە بەرەڵای لە جددا لە وڵاتی مسلمانانە ئەمە خلافی نەسی فەرمایشی پێغەمبەری خوا أخرجوا المشركين من جزيرة العرب بەڵام ئەمانە سلمان دیان کەنەوەی جوولەکەن پیاوی جوولەکەن و ئیسلامیان بەڕاستی زەعیف کردووە ئیتر آخر زمانیشە ئەبێت چاوەڕێی حەزەتی مەهدی بکەین بۆ لادان و پاکردنەوەی مەکە و مەدینە و ئەرزی حرام و هەموو وڵاتی مسلمانان لەکێ لە فاسق و فاجر و ئالی سەلول و ئالی سعود و ئەمانەی کەوا ئەمڕۆ دەستنەمام و دەستکیسەی ئەنگلیز و بەریتانیان وڵاتی مسلمانانیان وێران کردووە و تووشی ئیفسادیان کردووە تاکید بەو دڵنیا بەخواریان قبول ناکە بەڵام لكل ئەجەل کتاب هەموو کاتێک ئەجەل و کات و ساتی خۆی هەیە کە کورد دەڵێ کە گەی بەڕاستی جان پڕ بوو لێ ئەرژێت کە کاتی هات و گەی ئیتر خۆی بۆ خۆی بەڕاستی خوان ئەپوکێن و لە ناوچن خوا سوکر ڕسوانەکە و هەرچەند سوکر ڕسان ئالی سەلول و ئەوانش کەوا ئەمڕۆ مفتی دیاریان و ابن الوقتن و فتوایان بۆ دەنەکو ئالی شێخی وەهابی و ئەمانش کە ئیدعای سەلەفیەت و وەهابیەت و ئەمانەکەن بەڕاستی کە مفتیەکان ئەوان حرامان بە حەڵاڵەکەن ئەوان ئەو کارانەوە حەڵاڵەکەن بەڵام لەو لاشەوە مسلمانان ئیمانداران تاوانبارەکەن
لەسەر ئەوەی کە حەق و مافی خۆیان داواکەن ئەهلی غەزە و فەلەستین حەماس تاوانبارەکەن لەسەر ئەوەی کەوا دیفاع لە شەر و ناوەزی خۆیانەکەن و حەق بە یەهود و گاور و جوولەکە دەن دەی خوای ئێمە ئەڵێن لیان قبوڵ نەکەی. کۆمەڵ خاڵی ترە بەڵام زۆرە ئینشاءڵڵا خێنە ژماکەی تر بە ئیزنی خوای تەبارەک وتەعالا بۆی کەوا زیاتر درێژی نەکەنەوە بابەتەکە. خوای گەورە لە هەموو لایەکمان ڕازی بێ و لە وەلایەک خۆش بێ و عاقبەتمان بەخێر بێ ڕێ لە گوناه و تاوانی خۆمان و باوکو دایکمان خۆش بی یا ربی خوای بە ئیمان و مانژێنەوەمان بە زیندومان کەرەوە یا ربی خوای لە دەپاڕینەوە بە ئیسمی عەزەمی خۆت لەبەر خاتی جلال و کەمالی خۆت پەروەردگارە لە خۆمان و باوکو دایکمان خۆش بە عاقبەتمان بەخێر بێڕە یا ربی خوای گیان شیفای دڵ و دەرونی هەموو لایەکمان بە هەموو لایەکمان دەرد و بەڵاو نەخۆشی ناخۆشی لادە ڕزق و ڕۆزی حەڵالماندا لە حرام و تاوان و ماسن لاماندا یا ربی خوای کافر زاڵ نەکەی بەسەرمانە یا ربی خوای یهود و گاور زاڵ نەکەی بەسەرمانە یا ربی خوای جێش یهود و گاور و کافر و مشریان بشێنی تێک بشێنی بەسەرەکە یا ربی خوای تدبیری حیاتیان کەی یا ربی خوای لە تەپاڕێنەوە ڕەحم بە هەموو وڵاتی مسلمانان کە بەتایبەت وڵاتی کوردەواریمان بەتایبەتتر وڵاتی فلسطین و غەزە یا ربی خوای تۆ باران کراون سوتما کراون جەرگ سوتاو کراون یا ربی خوای گیان دەرگای خێران لێ بکەرەوە یا ربی خوای لەو نەهامەتی و نەکبەتی و ناڕەحەتی ڕزگاریان کە یا ربی خوای یەهود و جێشی یەهود تێک بشکێنە یا ربی خوای شکر ڕسوان کە ترس و بێمی خۆت خەدڵانەوە یا ربی خوای شێتیان کەی یا ربی خوای ڕسوان کەی یا ربی خوای لە ناویان بەری یا ربی خوای لە دەپاڕێنەوە ئەو مجاهیدانەیش سەربەرز کە بە قووەتیان کە سەباتیان پێ بەخشە یا ربی خوای گیان قووە و هێز و توانا و پێکانیان زیاتر کەی پەروەردگارە لە دەپاڕێنەوە یا ربی خوای یەهود زەلیلی بەدەستیان کە ئەوەش کە کلکی یەهودە پشتیوان یەهودە خۆشەویستی یەهودە و پشتیوان لە یەهودەکە دژ بە مسلمانان ئیمانداران و قودسی داگی کراو یا ربی خوای گیان لێی قبوڵ نەکەی یا ربی خوای بە ئیمان و مانژێنەوەمان بەنزدومان کەرەوە خوای لە دەپاڕێنەوە لە ڕۆژی قیامەتە ئەم پێغەمبەرە نازدارە کە ئێمە لە شەوی جمعە کۆ ئەبینەوە سڵاواتی لەسەر لێدەین و باسی کەرامەت و کەسایەتی ئەوەکەین باسی ئەسحابەکانی ئەوەکەین باسی ئەولای ئومەتی ئەوەکەین باسی ئومەتە نازارەکە بکەین خوایە بانگمان بکە و دەرمان نەکە خوایە زەلیل خوایە ڕسوای بەردەستی پێغەمبەرمان نەکەی خوای پێغەمبەر عاجز نەکەی لێمان یا ربی خوای لە دەپاڕێنەوە ئەو پێغەمبەرە ڕازی بێ لێمان بانگمان بکە و دەرمان نەکە بە دەستی مبارەی خۆی ئاوی کەوسەرمان باتێ لە توێنێتی و نەکبەتی دنیا و قیامەت ڕزگارمان بێ آمین آمین. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم.